ئەو کاتت باش خوێنەری ژیر بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتینە لاپەڕە 25 لاپەڕە 25 زانیاریەکانت ساغ بکەوە لەسەری سەرەوە نووسرایە زانیاریەکانت ساغ بکەوە پاشان ئەم لاپەڕەیە بەکاربهێنە بۆ دڵنیابوون لە هەبوونی زانیاریەکانی داواکراو لەم بەشەدا پاشان دێینە لای زاراوەکان ئەوجا دەستەواژەی گونجاو لە لیستەکەدا هەڵبژێرە لێرانە لیستەک هەیە ئەو لیستەیە یان ئەو خشتەیە دەوردراوە ئاوا چەند دەستەواژێک یان چەند وشەیەک لەناو ئەو لیستەی لەناو ئەو خشتەی هەیە هەمویان بەکارناینین تەنیا ئەوانەی کە گرنگن یان دەبی بەکاریان بێنین لە پرسیاری 1 هەتا 3 بابزانین پرسیاری 1 دەڵێت چ لە ڕستەی کۆکردنەوە 24 کۆ 31 دەکا 55 ژمارە 55 بریتیە لە ژمارە 55 ناوەکی تایبەتی هەیە دەستەواژەی تایبەتی هەیە چی پێ دەڵێن کە دوو ژمارە کۆ دەکەیەوە ئەوە چی پێ دەڵێن ئەو ژمارەی کە بەدەست دێ پێی دەڵێن سەرجەم کەواتە ئەو سەرجەمە دەینی لێرە دەنووسی سەرجەم پاشان ژمارە 2 ڕاهێنان لە ڕستەی لێدەرکردن 74 کەم 31 دەکاتە 43 ژمارە 43 بریتیە لە ئەو جارەی کۆکردنەوە نیە لێدەرکردنە ئەو ژمارە بەدەست دێ کە دوو ژمارە لێدەرکردن دەکەین ئەمە بینی دوو ژمارە ئەو ژمارەی کە بەدەست دێت چی پێ دەڵێن پێی ناڵێن سەرجەم پێی دەڵێن جیاوازی ئەو جارەی لە نمونەکانی 3 کۆ 5 دەکاتە 5 کۆ 3 ئەو جۆرە نووسینە چی پێ دەڵێن پێی دەڵێن ئاڵ و گۆڕ لە کۆکردنەوە بابزانین مەبەستیان چیە ئاڵ و گۆڕ لە کۆکردنەوە واتە ئەگەر نووسیت لە لای ڕاست دەستت پێکرد نووسیت 2 پاشان کۆ پاشان نووسیت 3 پاشان نووسیت دەکاتە 5 لە دەستی ڕاست دەستت پێکرد نووسی 2 کۆ 3 دەکاتە 5 هیچ هەڵە نییە ئەگەر بنووسی 3 کۆ 2 دەکاتە 5 هەر یەک شتە ئەو جارە سێکە لە پێشەوە نووسرە لای ڕاست دووەکە هاتە ئەولایە یان دووەکە لە لای ڕاست سێکە لەولایە هەمان ئەنجامی هەیە کەوا بۆ ئەو پێی دەڵێن ئاڵ و گۆڕ دەتوانیت جێیان بگۆڕی ئاوە ئاڵ و گۆڕ لە چ تەنیا لە کۆکردنەوە لێک دەرکردن نابی ئەوە ئاڵ و گۆڕ لە کۆکردنەوە بوو ئێستا دێینە لای ڕستەکراوەکان ژمارەی نادیار بنووسە لێرە لە 4 و 5 و 6 ئەگەر تەماشاکەین بەباشی دەبینین ژمارەك لێرە دیار نییە سڕایتەوە ئایا ئەو ژمارە چەندە کە کۆی دەکەینەوە لەگەڵ 4 دەبیتە 12 ئەگەر نەزانی دەتوانی بە ژمارەکی دەست پێ بکەی بۆ نمونە بە 4 دەست پێ دەکەی دەڵێ ڕەنگە 4 بی پاشان دەڵێ 4 کۆ 4 دەکا 8 وان نییە 4 نییە گەورەترە دەڵێ ڕەنگە 5 بی 5 کۆ 4 دەکا 9 گەورەترە دەڵێ ڕەنگە 6 بی 6 کۆ 4 دەکاتە 10 هێشتا گەورەترە ڕەنگە 7 بی 7 کۆ 4 دەکا 11
کەوابوو دەبی 8 بی لێرە 8 کۆ 4 دەکات 12 ئاوا دەتوانی تۆزەش ژمارەکەت بەدەست بینی ئەگەر نەتزانی یەکەم جار پاشان 6 کۆ چ ژمارەك دەکاتە 14 ژمارەکی بچووک بنووسە 6 کۆ چواری بنووسە 6 کۆ 4 دەکات چەند دەکات 10 دیارە گەورەترە لە 4 جارەی 5 6 کۆ 5 دەکات 11 دیسان گەورەترە 6 بنووسە 6 و 6 دەکات 12 دیسان گەورەترە 7 بنووسە 6 و 7 دەکات 13 کەواتە دیسان گەورەترە 8 بنووسە 6 و 8 دەکات 14 6 و 8 دەکات 14 ئەوەشمان زانی دێنە لای ئەوی دیکە پرسیاری 6 7 کۆ چ دەکاتە 16 7 کۆ چ دەکاتە 16 ئەگەر ژمارەیەکی بچووکمان نووسی 7 کۆ 5 دەکات چەند 7 کۆ 5 دەزانین 7 لەگەڵ 5 دەکاتە 12 کەوابوو ئەوە 16 دەبی ئەوە هێشتا گەورە بی 7 کۆ 6 دەکات چەند دەکات 13 هێشتا نابی 7 کۆ 7 دەکات چەند دەکات 14 هێشتا نابی 7 کۆ 8 دەکات 15 هێشتا نابی 7 کۆ 9 دەکات 16 ئەوە زانیمان ئەو جارێ دێنە لای کۆکردنەوە و لێک دەرکردنی ژمارەی 2 ڕەنووسی هەتا ئێستا هەر یەک ڕەنووس بوو ژمارەکانمان کە کۆمان دەکردەوە یەک ڕەنووس ئێستا ژمارەکانمان گەورە بووینە چ بووینە 2 ڕەنووسی 2 ڕەنووسی وەکو چ وەکو کۆ بکەوە یان لێ دەربکە پرسیاری 7 24 مان هەیە کۆی دەکەینەوە لەگەڵ 68 24 کۆی دەکەینەوە لەگەڵ 68 بێگومان ئەوە زۆر ئاسانە خانە یەکان ئەو خانە یەکانە کۆ دەکەینەوە لەگەڵ ئەو خانە یەکانە پاشان ئەو خانەی دەیانە کۆ دەکەینەوە لەگەڵ ئەو خانەی دەیانە با بچین بزانین کو لە خانەی دانەی زۆر ئاسان دەبی ئیشەکەت ئەگەر لە خانەی دانەی لێرە 24 و 68 مان هەبوو کۆکردنەوە بوو چمان گوتمان خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان دەڵێن چ دەڵێن 4 کۆ 8 4 لەگەڵ 8 دەکات چەند دەکات 12 دەکات 12 بزانم 12 هەیە لێرە هیچ ئەوە 12 ئەوها 12 بەڵام پێشتریش باسمان کردیە کە ناتوانین 2 ڕەنووس لە یەک خانەی دانین لەبەرەوە یەک ڕەنووس خانەی یەکانە ئەویدی ئەو یەکەکەی تەنیشتی خانەی دەیانە لەبەرەوە تەنیا ئەو دووەی پێشەوە دادنێ ئەوەی لای دەستە ڕاست ئەو یەکەی لە تەنیشتی دەیبین لە خانەی دەیان دایدێنێن کەوابوو تەنیا ئەو دووەی دەینم ئەو 12 لا دەبم ئەو دووەی لێرە دەنووسم ئەو یەکەی کە هەبوو لە تەنیشت دووەکە ئەو یەکەی کە ئی 12 گوتمان 12 ئاوا یەکەکەی چ لێ دەکەم دەچم هەلێرەی دادەنێم ئەو خانەی دەیانەی دەیەکەی لا دەبم ئەلەوەی دادەنێم کۆی دەکەمەوە لەگەڵ خانەی دەیان لەگەڵ ئەوانە کۆ دەکەمەوە دەڵێم 1 کۆ 2 دەکاتە 3 پاشان دەڵێم 3 کۆ 6 دەکاتە چ دەکاتە 9 ژمارەکە بووە چەند بووە 92 چونکە لە خانەی دەیانە بووە 92 یان 92 کەوابوو بەو جۆرەی دەبی خانە بە خانە کۆ بکەیەوە با بچین بزانین چیت کەمایە پرسیاری 8 ئەو جارەی لێک دەرکردنە تەماشاکە لێرە لێک دەرکردن لێ دەرکردن
36 کەم چاردە. دیسان خانەیەکان شەشە، خانەیەکانی چاردەکەی چارە، خانەی دەیانی 36 سێە، خانەی دەیانی چاردە یەکە. دەبیش لە کۆکردنەوە و لە لێ دەرکردن خانە بە خانە، خانەی یەکان لەگەڵ یەکان، دەیان لەگەڵ دەیان، سەدان لەگەڵ سەدان، با بچی بزانین کو ئەو لێ دەرکردنەی چاکەین. لێرە 36مان هەبوو لەگەڵ چاردە. 36 کەم چاردە، ئەو جارەی کۆ ناکەینەوە لێ دەرکردنە، چ دەڵێن؟ دەڵێن 6 کەم 4، واتە ئەگەر 6 سێوت هەبوو 4 سێوتدایە، هاوڕێیەکەت چەند سێو دەمینێتەوە؟ 2 سێو دەمینێتەوە. لێرەی دەنووسی، پاشان دەیە لای دەیان دەڵێ 3 کەم 1، ئەویش هەردەکا 2، لێرە دەنووسی. ژمارەکە بووە چەند؟ بووە 22. 22 زانین چمایە؟ ئەو جارەی چمایتەوە پرسیاری نۆ. پرسیاری نۆ سێ ژمارە هەیە، هەر سێکی دوو ڕەنووسیە، بەڵام ئەو جارەی ئاوا بە ستونی دانەندرایە، یەک لە ژێر یەک، بە ئاسۆی دانرا، یەک لە تەنیشتێک. بزانین ئەوەش دەتوانین دروستکەین، دەتوانین کۆیانکەینەوە یان ناتوانین. دەین تەماشای ژمارەکەمان دەکەین. سێ ژمارە بوو 23. دیسان دایاندنەی لە خانەی بە ستونی ئاوا بە ئاسۆی، بە ستونی نا ببورن، بە ئاسۆی، واتە لە تەنیشتێک، بە ڕیزکراوی، نەک لە ژێریەک. ئەو وەختیش ئەگەر ئاواش بوو، ئەگەر زانیت کام ژمارە هی کام ڕەنووسی کام خانەیە، زۆر ئاسان دەبی. 23 سێ لە خانەیەکانە، 2 لە خانەی دەیانە، 37 7 لە خانەیەکانە، 3 لە خانەی دەیانە، لەگەڵ 42 2 لە خانەیەکانە، 4 لە خانەی دەیانە. ئێستا کۆیان دەکەینەوە، لێرەیان دەنووسین، ئەوانە هیچ نییە. لێرە خانەی سەدانم لێرە نووسێ، لەبەرەوەی لە کۆکردنەوەی ڕەنگە پێویستمان بە خانەکی نوێبی. ئێستا چ دەکەین؟ دەچین یەکەکان کۆ دەکەین، دەڵێن 3 کۆ 7 دەکات 10، 10 کۆ 2 دەکات 12، دەکات 12. 12 ئاوا لێرە دەبی بنووسین، بەڵام چونکە دوو ڕەنووسیە، تەنیا یەکەم ڕەنووسی دەستە ڕاست دەنووسین، دووەکەی دەنووسین، یەکەکەی دەچین دادەنێین لە چێندەر لە لای خانەی دەیان، کەوا بوو ئەو 12ی نانووسین، بەس بە تەنێ دووەکەی دەنووسین، چونکە تەنیا خانەی یەکان دەنووسین. ئەو یەکەی کە لە تەنیشت دووەکەی هەبوو 12 بوو، لێرەی دادەنین، پاشان کۆی دەکەینەوە لەگەڵ خانەی دەیان. چ دەڵێن؟ دەچین دەڵێن 2 کۆی 3 دەکات 5، 5 کۆ 4 دەکات 9، 9 کۆ 1 هەمیشە لەگەڵ ئەو یەکەش کۆی دەکەینەوە، 9 کۆ 1 دەکات 10، کەوا بوو ئاوا 10. بەڵام ئەگەر ئەو دێ ئەوها بنووسین باش نییە، چونکە دوو ڕەنووسە لە یەک خانەی، لەبەرەوەی سفرەکەی لە خانەی دەیان دەنووسین، یەکەکەش دەبینە خانەی سەدان، دەیەکەی ئەوها دەنووسین، تەنیا سفرەکەی لێرە دەنووسین. ئەوە ئەگەر ئەو یەکەش تەماشا نەکەین، تەنیا تەماشای جیاوازیەکەی بکەین. بووە چەند ژمارەکە؟ بووە 102. 102 جیاوازی نەبوو، ببورن سەرجەمەکە، سەرجەم بوو چونکە کۆمان دەکردەوە، جیاوازی نەبوو. 102 چونکە ئەوە لە خانەی سەدانە، خانەی سەدان لێرەیە. 102 23 کۆ 37 کۆ 42 دەکاتە 102. لێرە دێمە کۆتایی ئەوانەی هەتاوانەی داهاتوو هەر بژی.